بێگومان هاوشێوەی ئەم سنتەرە ئاینەی فۆلس چرچ لە باکووری ڤێرجینیا سەدان سنتەری ئاینی و ئیسلامی تر هەن لە ویلایەتەکانی تر کە ڕێوڕسم و ئاهەنگی جژنی قوربان یاخود هەموو جژنەکانی تر بەڕێوە دەبن و سەرپەرشتی دەکەن. لە ویلایەتی وەکو تێنێسی جژنی قوربان بە شێوەیەکی زۆر گەورە و مەزن لە لایەن سنتەری سەلاحەددینەوە کە سنتەرێکی کوردیە بەڕێوە دەبدرێت. ئەمە بێجگە لە سنتەرە ئاینیە نەتەوەیەکانی تر ئەوانەی عەرەبەکان یاخود فارسەکان یاخود بەنگلادیشی و پاکستانی و ئەوانە بە هەمان شێوە لە میشیگان لە کالیفۆرنیا لە نیویۆرک بە تایبەتی سنتەرێکی گەورەش لە نیویۆرکەیە کە بایەخێکی زۆر بە جەژن و بۆنە ئاینەکان دەدات. بەڵام ئەوەی کە لێرە گرنگە بوترێت تەنانەت لەگەڵ ئەو هەموو ڕێخستنە و ئەم هەموو بایەخدانە بە ڕێخستنی جێران و ئاهەنگگێڕانی جەژن و سازکردنی بۆنەکە بۆ خەڵک بۆ مسلمانان لە کۆتاییدا جەژن لێرە هەر لە سنوورێکی تەسک بەڕێوە دەچێت و تەنیا ئەوەندەی کە خۆشە خەڵک ئەو چێژە لەوە وەردەگرن کە بانیان دەچن نوێژی جەژن بە کۆمەڵێک خەڵک پێکەوە بە ژمارەیەکی زۆر گەوری خەڵک پێکەوە ئەنجامی دەدەن بە تایبەتی تێکەڵبوونی ئەو هەموو نەتەوەیە بێکەوە لە ناو مزگەوتێکە بۆنەیەک و چێژێکی خۆش بە نوێشکەران دەدات. بۆیە دەمەوێت بڵێم کە جەژن هەرچۆنێک بێت لێرە بەپێی توانە سنتەرە ئاینیەکان و یاخود سنتەرە ڕۆشنبیریەکان و سنتەرە کۆمەڵایەتیەکان درێغی ناکەن و بێجگە لە سنتەر ئاینەکان چەندین سنتەری تر هەیە بۆنەی کۆمەڵایەتی و بۆنەی خۆشڕێک دەخات بۆ خێزانەکان. ئەمە بەپێی ویلایەت و بەپێی ژمارەی دانیشتوانی ئەو مسلمانانەی کە لەم شوێنانە هەن.